دەخوازانمایە ڕاستی ئەم ڤەگەرنە ژیانەکە نو یەکە خۆش. زیدان قاسۆ گەنجێکی خەڵکی شنگالە و ماوەی 6 ساڵە لە شوێنی خۆی نەماوە بەهۆی هێرشەکانی داعشە و لە کەمپەکانی سنووری دۆگ نیشتەجێ بووە. زیدان دەڵێت ناو کەمپەکە دۆخی ژیانیان خراپە و داوایان کردووە بگەڕێنەوە سەر زێدی خۆیان، بەڵام بەوەی ناکۆکی هێزەکانی ناو شنگالەوە تا ئێستا ناتوانن بگەڕێنەوە. زۆر هاتەمە بزەحمەت ژیانەمە بزەحمەت بڕیڤەتچە وند بینین بەرچاوی وایە ئەوە مشەم عادەیە دارادەیە من خیڤەتادەیە ئەوە 6 سال زەحمەتە من خیڤەتادە ژیانە گەلک زەحمەتە یعنی بەرچاوە دیارە تشت و ئەوە 6 سال بورنجی یعنی ئەو دی نەک تەختلاف نەکەتە حاتەمەدە هەروەکی بەریە. پێگاتەکان لە عێراق و هەرێمی کوردستان لە ساڵی 2020دا کێشەی سیاسی و خزمەتگوزاریانەیە و ناچار بوون کۆچ بۆ دەرەوەی عێراق بکەن و باپی دوایی نامارتە ئێستا زیاتر لە 250,000 کەس لە کەمینەکان وڵاتیان بەجێهێشتووە. بەڕێوەبەری جێبەجێکاری پرۆژەی پەرەپێدانی کەمینەکانیش لە عێراق و هەرێم دەڵێت لە ساڵی 2020دا 87 حاڵەتی پێشەلکاری بەرامبەر بە پێگاتەکان کراوە کە 69 حاڵەتیان کەسی بووە و 17 حاڵەتیان بە کۆمەڵ بووە. ئەوەی کە پەیوەندی بە پێشەلکاری هەبێت بە شێوەی گشتی تۆڕەکە 86 حاڵەتی تۆمار کردووە کە ئەم 86 حاڵەتە 69یان بە کەسی بووە پێشەلکاری بەرامبەر کەس کراوە و 17 حاڵەتیان حاڵەتی نەمەتیە کە بە کۆمەڵ لە بەرامبەر کەمایەتەکان ئەنجام درراوە. ئێزیدیەکان یەکێکن لەو پێگاتانەی کە لەو ساڵەدا زۆرترین کێشەیان نەبووە بە تایبەتی لە ئاوەدانکردنەوە و گەڕانەوەیان بۆ زێدی خۆیان بۆ شنگال کە لە ئێستادا 27 یەکەی سەربازی جیاواز لە شنگالدا هەیە و کێشەی بۆ ئەوان دروست کردووە. پەرلەمانتارێکی تورکمانیش دەڵێت ئەوان لەلایەن حیزبەکانی ناو حکوومەتەوە بەکاردێنرێن چونکە دەسەڵاتیان نییە و غەدریان لێ دەکرێت تا ئێستاش حەقی خۆیان پێ نەدراوە. لە عێراق استقرار نییە، قانون نییە و دیموکراتیت نییە. ئەوجا وەچی ئەو سێ نەبیتن یەکەم جار چێ زەرمەندەبی پێکاتەکان زەر بچکە پێکاتان هێزیان نییە و کەس نییە دیفاعیان لێ بکاتە و متحیدە دیفاع لەو شوێنانە ناکە کە با بڵێن پێکاتەکانی لێدەژی. لە هەرێمی کوردستان پێگاتەکان لە ئاکایی سیاسی و پەرلەمانیدا جێگەیان کراوەتەوە و هەندێک جاریش ئەو پۆستانەی پێیان دراوە زیاتر بۆ لە بەشی خۆیان لە پەرلەمان و حکوومەت و ناڕەزایەتی بەشێک لە فراکسیۆنە جیاوازەکانی پەرلەمانی لێکەوتوتەوە. هێرش قەدرێن ئارتی هەولێر.